لێکۆلینên di derbarê êrişa terorî li New Yorkê hîna berdewam in. Hikûmeta Sûriye rizgarkirina bajarê dê zorê ji destê Daişê ragihand. Kurd çavdêriya posta parêzgeha Kerkûkê dikin. Dem baş bi xêratina bernameyek nû ji Kurd Connection. Kurd Connection hemû rojanekî heyî sêşeman li beşî Kurdî dengî Amerîkawa amade û pêşkeš dekirêt û li kenarî NRT welatê xwe pexş dekirê. Hêrşekeyê rojî sêşemeyî şerî New York destpêkî Kurd Connectionî emromane. Desaletdaran li şerî New York destiyan kirdiwe be lêkolînewa lew şûfêrî jmareyê xelkî kir be jêrewe ta bizanre mebestî lew kara terorîstiyê çî bûye کە بە خوێناویترین هێرش دادەنرێت لە شارەکەدا دوای هێرشەکانی 11 سەپتەمبەر لە کاتێکدا سەرۆک دۆناڵد ترامپ داوای سەپاندنی سزای مردن دەکا بەسەر ئەو کەسە ئوزبەکستانیەدا وەک پۆلیس دەڵێ سەیفڵۆ سایپۆڤ لە نەخۆشخانە خۆشی خۆی دەردەبڕێ بۆ ئەو کارە تێرۆریستیەی کردوێتی. لەگەڵ بەردەوامین لێکۆڵینەوەکان لەسەر هێرشە تێرۆرکاریەکەی شاری نیویۆرک سەرۆک ترامپ داوای هەڵوەشاندنەوەی بەرنامەی یانسیبی گرین کارت دەکات. تیر و پشک بۆ گرین کارت لە شتێکی باش دەچێت ناشتێکی باش نییە ناشتێکی باش نییە و هەرگیز باشیش نەبوو و ئێمەش لە دژی بووین. سەرۆک ترامپ لە تویتێکدا بەهۆی ئەو بەرنمەیەوە هێرشی کردە سەر ڕێبەری دیموکراتەکان لە سیناتدا ئەمەش بووە مایی کاردانەوەی دیموکراتەکان و گوناهبارکردنی ترامپ بەوەی هێرشەکەی بە سیاسی کردووە. تویتەکانی سەرۆک یارمەتیدەر نین و پێشم وانیە واقعی بوو بن بەڵکو بۆ بە سیاسیکردنی ڕەوشەکەیە. ترامپ ئاماژە بە بەرنمەیەکی کۆچبەری دەکات و لۆمەی ئەو کەسانە دەکات ئەو بەرنمەیان پەسەند کردووە. شیکەرەوەی بواری تێرۆریزم بە گومانەوە لەوە دەڕوانن هەڵوەشاندنەوەی ئەو بەرنمەیە ببێتە مای پەرەسەندن لە باری ئاسایشی لە ناو ئەمریکادا. هەرتەنها ڕوبەڕووی کێشەی تیرۆریزمی نێونەتەوەی نابینەوە لەو سۆنگایەوەی خەڵک لە دەرەوە دێنە ئێرە. پێم وایە کێشەکە پەرەسەندنی تونڕەویە لێرە یعنی ئەوانەی لێرە لە ئەمریکا لە دایک بوون و گەورەش بوون هەمان ڕێبازی تونڕەوییان گرتوتە بەر. ڕێبەرانی ئەوروپا پرسە و مەخابن و پشتیوانی خۆشیان بۆ ئەمریکاییەکان دەربڕیوە. تریسا مەی سەرۆکوەزیری بەریتانیا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیویە پێکەوە شکست بە تێرۆریزم دێنین. لە فەڕەنساش پاش ڕووداوەکەی ڕۆژی سێشەمەی نیویۆرک سەرۆکی وڵاتەکە یاسایەکی نوێی دژە تێرۆری پەسەند کرد. هەروەها ڕێگە دەدات بۆ بەکارهێنانی ڕێوشێنی دیاریکراو دژی تێرۆریزم ڕێگەدان بە هێرشی دیاریکراو یان گرتنەبەری ڕێوشێنی تایبەت بەرامبەر هەر تاکێکی ناسراوە. شیکەرەوەی ئاسایشی لەو بڕوایەدان ئەو هێرشە شێوازی هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم دەگۆڕێت. ئەو گۆڕانکاریەی لەوەتە هێرشەکانی 11 سێپتەمبەرەوە دروست بووە پیلان گێڕانێکی زیاتر جێگرتوتەوە لە ڕێی هێرشەکانی تاکە گورگەکانەوە کە کەرەستەکانی بەردەست بەکاردەهێنن وەک ئۆتۆمبیل. ئەم هێرشە دەرگاکانی بۆ مشتمڕی زیاتر لەسەر کۆچبەران کردوێتەوە لە ئەمریکادا لە کاتێکدا ئاشکرایە تێرۆریزم ناسنامەی نیشتیمانێکی دیاریکراوی نییە. کولتوری ئوزبەک ناڵێت و کەسیش فێر ناکات بۆ کوشتنی خەڵکی بێتاوان هەروەها ئیسلامی جوان ناڵێت هاتوونێتە ئەمریکا تا بەشداریمان هەبێت نەک ئەزیەتی خەڵک بدەین. لە مەراسیمی مۆمداگیرسانەکەی شاری نیویۆرکدا بۆ قوربانیەکانی ئەو هێرشە خەڵکی موسڵمانیش ئامادە بوون و لەگەڵ دەربڕینی هەستی دژە تێرۆر گلەیی خۆشیان دەکرد. ئەوەی ڕوودا بەڕاستی جێگای تووڕەبوونمانە چونکە ئەگەر کەسێکی موسڵمان وها بکات ئەوە لۆمەی هەموو ئاینەکە دەکرێت. خۆ ئەگەر یەکەشی تر بیکات ئەوە تاکە گورگە. هەر بۆیە وا هەز دەکەم منیش بەشێکم لەو کێشەیە هەرچەندە ئیسلامەوە نییە کە بە ناویەوە دەکرێت. سەیفڵۆ سایپۆڤ بە ئەڵڵاهو ئەکبەرەوە خۆی کرد بە ناو ژمارەیە پاسکیل چواردا و 8 کەسی کوشت بەر لەوەی خۆی بدا بە پاسێکی خوێندنگادا. دادپارێزان بە فەرمی بە تاوانی تێرۆر گوناهباریان کردووە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پشتی سەردانە خۆیە یا داوی ji Çînê re careke din plan kiriye got di hefteya tê de dest bi gera xwe ya yekem bike ji serdana welatên Asyawî re got wê di serî de serdana Çînê bike. Di serdana Çînê de wê Trampê kêşeya Kuriya Bakur û bazirganiyê bi karbidestên Çînê re giftîgo bike. Karbidestên Çînî
گشبیننده درباری وی سردانه ده لیشروکار دبیجن او تشت لسر ریبازا ترامپ دمینه. ترامپ بری نها چینی خواست گو به فشار لسر کوریا باکور بکد درباری برنامه یا ناوکی. هر وها جی دبه گو کشیا ویزا امریکی بو پنابران به گفتگو کرن دوی سردانه ده جبر گو ترامپ یاسیا ویزا امریکی زورتر کریه و 7 ولات خستیه بن قدغه کرنا هاتنا امریکا. ئەژماری تایبەتی سەرۆک ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر درەنگانێکی دوێنی پەنجشەممە بۆ چەند خولەکێک ڕاوەستێنرا. کاتێک دەتوی سەردانی تویتەرەکەی ترامپ کەی دەنووسرا ئەم ئەژمارە بوونی نییە، وەک جەختی لێکراوەتەوە 11 خولەکی خایاندووە تا ئەژمارەکە گەڕاوەتەوە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر. تویتەر بۆ خۆی دەڵێت بە هەڵا ئەژمارەکە لەلایەن کەسێکەوە سڕدراوەتەوە و دەشڵێ پێداچوونەوەیکی تەواو بۆ ڕووداوەدا دەکا لە کاتێکدا کۆشکی سپی هیچ ڕاگەیانێکی لەسەر نەداوە. دێر زۆرێ ڕاگیهاند گو ئەو بێتەمامی کەتیە ژێری دەستی حکوومەتێ پشتی گۆجدەستێ داعشی هاتە ڕزگارکردن وەکو تێزانین گۆ دێر زۆر بەنگەهەکە زەنگینە ژنفت و غازاخوا یا خاف. لشکری حکومت سوریه سرکفتن کادی بسر کمالا چکدارین دولت اسلامی داعش لباجر دیر زور را گهاند. دیر زور اول روش آوا یا چم افراد دکوت مزنترین و گرینگترین باجر روشالات سوریه و ناوند آفراندنا پترولا ولاتیه. بیان نامه لشکری سوریه دبیجد هزین لشکری به آلیکاریا هزین دوست باجر دیر زوری به توایی جدست چکدارین داعش درخستن. هفدم دیگل اپراسیون لشکر حکومت سوریه هزین سوریا دموکراتیا پرانیا و کرد به پشگیری فروکن لشکری هف پیمانی نف نتوایی گواشکا قایم بسر چکدارین داعش لاروش حالاتا چم افراد بکتینن. شرو هفچونین لسرانسری جهان و بتایبت لاروش حالاتا ناوین بتن ویرانی و میلیونها پنابران دا آفرینه. کمیسیونر آجانس پنابرین نتوین اگرتی لبردم جواتا اولکاری بتندی رخنه لجواکا نف نتوی گرد لدما 66 میلیون کس لتوایا جهان بوینکوج بر. Have we become unable to broker peace? اری امشیانه ببینه ناوگینین آشتیه از وی پرسیار جواتا اولکاری دکیم از شوپن وی نسرکفنه دبینم لدما میلیونه ها کس آوارنه و دکارم وگرنه و مالین خواه. تاوی حولن چاره سرکرنا پرسا سوریه با آوائه که آشتی لقیرانا پنابران نبسانهی و بداوی بید. My appeal is that as you focus دخوازا من اوا کل دما هون حولن آشتی ددن دوی پرسا پنابران برجابیتا گرتن و اگر بزوری وگرنه و مالن خول سوریه هل با دبیتا اگران آرامیه. دگل شکستن مزن اوین بچکدارین داعش لعراق و سوریه دکبت لیویرانیا لدیفکو هلای هلبت و گرانا کوجبران وکو هفریکیا هر مزن هم بر جواکا نف نتوی و بودمکی دریج بمیند. خالد فتاح دنگ امریکا. هنج بو نوچه و پیزانین و شاهید چنکو دنگ امریکا عمل جهب و یرینه نوچه اینگرنگ جبو وحد شو پینین به یوتیوب و فیسبوک و تویتر خویا کرمانجی و سورانی برنامه سیاسی، هنری و روناکبیری برنامه کرد کنکشن ده انارتی تیوی ده دکارن لتلفزیون و رادیو پشکا کردیا دنگ امریکا بشوپینن و گهداری بکن. همی پلاتفورم میدیایی پشکا کردیا دنگ امریکا ده خدمت و دانه و جیک راست هل بجارتیه. دنگ امریکا جدره هری باور پیکری. روسیا دخوازه گوبشین رکبریا سوری و حکومت سوری بینه با هف بکمبونه لسوشتی گلو نرینا کردان ین لسوریه چیه درباری و کمبونی ده روسیا دکاره روشا سوریه چاره سر بکه یا نه ما اوه پیوین دریا سکای بیره به امجد عثمان رکر بر پرسی تفگرا اصلاح لسوریه هروسا جی اندامی دستیا سروکاتیا هفبندیا نشتمانیا کرد لسوریه سلاف وريز قالك سباس جبو في درفتي يعني حتى نهاد سوريا ده تيخويا كرنكو صراع هين مستمر ناف أطراف إقليمية هروها ناف أطراف ناف دولتي هين هر طرفك محاولات كيكو چاره سريد سوريا ده لغوري برجواندية ويانجي لغوري مصالح وابيتر خدمت جوان رب كيجبو مصالح وان رب مبادرة روساجي هيرو هاد طرح كرن كو لحميميم قاعدة حميميم كو بونوك بيكرن هيرو اشتغالي هيك ويل سوتشي تشيبي
محاولة روسية جبو ملامح حل لسوريا بيدانين لي تيخو يا كرن كروزجي مراعاة هناك معايير دكن أو معايير الجور نقاطة بمعنى تغيير الدستور انتخابات رئاسية مراقبة دولي بإشرافات متحدة روز دقازن شرعيتك دولي بدن في كوبونويان في كونغري جبر حقيقة رعاية دوليش في اجتماعي رتنا باستثناء رعاية روسي بخوجيرة بلي برز أمجد تفجرة كردي لسوريا بقشتي وإيواجي وكو هفبندية نشتمانية كرد لسوريا نرينا وچی درباری ام بیجن گاوین وسا جبو چاره سرکرنی گلک جارا کردا ددن عالی گلک جارا کردا برنگه کی ام بیجن فيديو کی وان داوا دکن داخوازی وان کومبونا دکن نرينا وچی درباری ام بیجن گاوین وی رنگه هانی يعني ام دفيد مراحل ولو مفصلية ام قالكي شفاف بن ام قالكي صريح بن بملتي خور يعني روس دعوة كرن كو اجتماع الحميمين بكرن تركيا مباشرة ضغط كر لسر ائتلافي ودفيهن حاضر من دفي اجتماعي ده مقابل روس كردا حاضر نكن اجتماع سوتشي يعني جحميمين مقابل وينا بيشتي ضغطة كو تركي الائتلافي كر امريكا ضغط لدمستورا كر وقركت جنيف بحر كيني وكردجي حاضر بن يعني اف مشهد قالكي مؤسفة كو ام دنارينا قوتي دوليدة ام حتى في مرحلة يجي ام قوتي دوليد خوازن ما استخدام بكن وك اوراق ضغط يجبو مصالح يخو جبوه له يمجي امسر مصالح يخو حريصا بريز امجد يعني وتعاني سر ناكوكين سياسي ام بيجن نلهفاتنا سياسي لروجافاي كردستاني لهرمين كردي تي غافي انا غافي يعني لسر عردي غافني ام بيجن بكيرهاتي غافني جو برچاف هن جاليه تبقرا سياسي جو نيزيكي هبدو بن يعني حتى نهاجي تشتكي بربچافتنا كارمان حتى نهات مبادراتي كوتهيفيا السر يعني بجريدان تنن حتى نهات دستريجاي تأثيرات إقليمية السر بريارة آليا سياسي كردي تيكرن أم براستي أم بيجن يعني هريما كردستاني هناك مبادرات كرن دو مراحل السابق ده هولير يك هولير دو هروها اتفاقيات هوكي تفدجي بسر نكتن طرس أوا كويرو إقليم ينجي هريما كردستاني بهناك مسائل خو مشغول ببي أو مبادرات جي تغييم ببن ويشاغي بديل نامي غيري كو كرد لقامشلو كاربن لهفرونن كاربن برحك مسؤولي بشعور بالمسؤولية يعني كاربن مصيري خو بهفر بخوينن وضعي خو بهفر مناقشة بكن بريارن مصيري بسطينن جبار مرحلة نما تحملين مجازفات ينجي تسلياتي أرزان تسلياتي رخيص وتجارتك سياسي مرحلة نما ويتحملين مرحلة هاي كو داعش إيرود سوريا دا انتهاد به حلك سياسي لازمة سوريا دا ويحلك سياسي بيدانين هكذا إيرو بالصبايا قال لك سباس بريز أمجد عثمان اندامي دستيا سركي يا هبنديان اجتماعية كرد لسوريا مربو جباجاري قامشلو ريزو سلاف قال لك سباس جبو دنجي أمريكا دماغو آلوزی دناو هریما کردستانی و بغداد ده بردوام دبن مترسین هيا درباري زيدبونا رولا حشد الشعبي لواشنطن اندام كونغرسا امريكي و هن كسايتين امريكي لهمبري في تشتي و رولا ايراني ده هرمي ده هلوستا خو دياردان جبو پشتوانیا کردان و ریگریا لهمبر بالا دستیا ایرانی لهرم جواشنطن دنگ بلند بن لهمبر کنگرس امریکا لواشنطن وینین قاسم سلیمانی لگل فرماندارن حشد شعبی العراق و تانگن ابرامز یم با آلای حزب الله پیچایی جالی جنگاورن امریکیین لعراق خدمت کرنا و اندام کنگرس هات نشاندان كوينا بينن ودانن وداره وينا جانا جه بهزاران گوتنان دگیره
دوی وینیده آلا حزب الله لسر تانگا ابراهامسه نخما من وزارت دروت چه دبیجه لبلد دکارن نقاشه بکن دوی وینیده جه قاسم سلیمانی لگل میلشین عراقینه و لگل ریوبری وانن هزر بکن کرد لباشور سنور خود نیرن و دبینن کو هزا ایران و عراق بچکن امریکی بر به باکور ودچن آلیه ما آزادیه و حوالبندن ما و کردن من نباوره سرو ترام نها دزانه چه بکه و من نباوره وی اف آلا حزب الله دیتیه لی صدی صد از باورم کو وزارت دروه دزانه دویده چه به نوینر اریزونا ترند فرانکس جی بجداری پریس کنفرانسا پشتوانیا کردان بو هون اوین لبیر روشه باش دناسن و همیان نوینین آلاین حزب الله لسرتان که ابرامز دیتن وقت دست بیک ام گرنگ دبینین کنه ها امریکا جارکا دی چاف پیدا خشاندنه که دهبون خویا لعراق دا بکتن او هلوستا سروک ترامپ لدجی ایرانه دجه دایه کرینا دا ایران به خودی چکی اتمی شورمندن سروک ترامپ یمبری جی آماده بوون رامان خوانین زمان و داخوازا پشتوانی که لزگین جی اداره امریکی خواست داکو خلک کرد لکردستان عراق جگفین ایران و آلیگیرین و به پاراستن. یا زلال کاچما هم ایرو لویرینه یک جنزکترین حوال بندن ما گله حرم کردستان یم به باور جه گروپین گریدای به ایران به پارێزین. ایران رولکا گلک خراب لحرمه هیا جیمن و عراق بگره حتی سوریه. پشتی انجامدان رفراندوم آلوزین مازن لحرم کردستان عراق تیم بردوام کرن. جواکا کرد رخنین خول اداره امریکی دیکن کو پشتوانی 8 شعبی دیکن لدج د صلات حرم کردستان عراق. نوینرین کنگرس امریکی جی دیسان رخنا لسیاست ولات خود دیکن لهمبر باشترین حوالبندن کو دشر لدج داعش دا رول دیتنه. نها او بانگ ل اداره واشنطن دیکن کو پشتوانی کردان بکن او پنگا واند ویواری دا با اویژن. نجیب بالایی دنگ امریکا واشنطن. نکولی ناکرێت لەوەی قەیرانەکانی نێوان بەغدا و هەولێر دەکرێت لە ژمارەیە ڕەهەندی جیاوازەوە خوێندنەوەیان بۆ بکرێت کە ژمارەیە فاکتەر هەر یەکەیان بە ئەندازەی خۆی کاریگەری هەیە لەسەر تەواوی دۆسیەکان یەکێک لەوانە دۆسەی نەوتە. ڕەبین فەتاح نووسەر و ڕۆژنامەوان خاوەنی کتێبی نەوت و خەڵک میوانی کورد کۆنێکشنە کاگرەبین سپاس بۆ ئامادەبوونت زۆر جار ئێمە ئەومان بەرگوێ دەکەوێت دەگوترێ ئەگەر بێت و کێشەی نەوت لە نێوان کورد و حکوومەتی نێوەندی عراقدا چارەسەر بکرێ کێشەکانی تریش خۆیان چارەسەر دەبن. پرسیارەکەم بەڕاستی ئەوەیە لەم ڕووداوانی ئەم دواییەدا لە پاش ڕفراندۆمەکە فاکت تا چەندێک نەوت بوو بە فاکتەرێکی سەرەکی لەو شەڕانەدا. دەست خۆش بێم پرسیارەکە پرسیارێکی زۆر گرنگە نێتوانین بڵێن تەوەرێکی گرنگەوە کرێت لە چەند ڕانگەیەکەوە ئەمە ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن یا ڕوویاندا و خودی پێشهاتەکانیش ببەستینەوە بە کەرتی نەوتەوە. ئێمە لە عێراق وەک کورد لە بنەڕەتدا کێشەی خاکمان هەیە بەڵام لە دوای 2023 نووسین دەستوری عێراق مشکلەی دابشکردنی دەسەڵاتەکان و دابشکردنی داهاتمان بۆ دروست دەبێت. یەک لەو کەرتانەی کە ئیشکالەتەکەی پێوەست بە داهات مشکلی تێدا دروست دەبێت کەرتی وزەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانەوە. دیارە لە دوای نووسینەوەی دەستور و حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان یا لایەنەکانی ناوخۆی عێراق و کوردستان نەگەشتنە ڕێککەوتنێکی بنچینەی بۆ دەرکردنی یاسای نەوت و گاز لە عێراق و ئەمەش بۆ هۆی ئەوەی کە کۆمەڵێک کێشەی لابەلا ڕوو بدەن. کۆمەڵێک ڕێککەوتنی کاتی و با بڵێن لاوەچی لە نێوان هەردوو حکوومەت کرا بۆ ئیدارەدانی نەوت یا زۆرێک لە ڕێککەوتن لە ئاڕاستەکردنی کەرتی نەوت بەڵام ئەو ڕێککەوتنانە وەکو گوتم ڕێککەوتنی کاتی و ڕێککەوتنی لاوەچی بوون هیچ کاتێکە ڕێککەوتنێکی بنچینەیە نەبوون. ئەوەی پەیوەندی بە نەوتەوە هەبێت من دەمەوێت لە دوو خاڵەوە ئاماژەی بۆ بکەم یا لە دوو گۆشەنیگاوە. یەک لەوانە ئەوەیە کە بەڕاستی لە دوای هاتنی داعش و پێشڕەویەکانی هەم هێزەکانی پێشمەرگە بۆ ناوچەکانی کوردستان هەم پێشڕەویەکانی سوپا و تا کۆتایی هاتنی شەڕی داعش یەکێک لە هۆکارە ئەساسیەکان کە هەموو ئەو پێشڕەویانی ئاستی قەبارەی پێشڕەویەکانی دیاری دەکردی بە نسبەت پێشمەرگە بە نسبەت سوپا بەرامبەر بە داعش بۆ خۆی یەکێک لە پێشڕەویەکان پەیوەندی هەیە بە ناوچەکانی نەوتیەوە دەستگرتن لەسەر ناوچەکانی نەوتەوە. لە دوای ئەوە حاڵەتێک کە ڕوو ئەدا من زۆر گرنگە هەڵوەستەی لەسەر بکەین بەڕاستیەوەی کە ئێستا ئەو قەیرانە گەورەی لە هەرێمی کوردستانە ڕوو ئەدا
کات هەرتەنها مەسلەی پاشەکشەکردنی هێزەکانی پێشمەرگە نیە لە بەرەکانی شەڕ تەنازولکردنی حکومەتی هەرێم و دەسەڵاتی سیاسی کوردستانە لە بەرامبەر داواکاریەکانی عێراق و ئێران و تورکیا تەنازول کراوە ناوەی کە هێزی پێشمەرگە لە محورێکی شەڕ پاشەکشەکرد بەڵام لەم تەنازولە یارمەتیم بێ ینی حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە ئەزانێت چۆن حاڵەتەکە ئەمە پەیوەندی بەنەوتەوە هەیە من پێم وایە ئەم فشارە یەکەم زار لە ئاسی تورکیاوە دروست دەبێت کاتێک کە تورکیا دەواازەکانی بەڕووی حکومەتی هەرێمی کوردستان دەرگاکانی داخات و حکومەتی هەرێمی کوردستان شەمو هێلکەکانی خۆی خستۆتە سەبەتەی تورکیاوە و تورکیا دەزەگرێت بەسەر داهاتی نەوتی هەرێمی کوردستانە دوای تورکیا زمینە خۆش ئەکرێت بۆ فشارەکانی عێراق و ئێران بەسەر هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوەی کە گورزی ئەساسی بەر هەرێمی کوردستانەدا تورکیایە دوای تورکیا زمینە خۆشەکرێت بۆ عێراق کە بتوانێت فشارەکانی لەسەر هەرێمی کوردستان تەطبیق بکە ئەوەی کە تا ئێستا حکومەتی عێراقی ئەتوانێت هەموو فشارێک لەسەر حکومەتی هەرێمی کوردستان دابنێت لەبەرەوە بکە تا ئێستا تورکیا دەرگای بەڕووی هەرێمی کوردستان دانەخست بوو ئەگەر یارمەتی بێ چکە کاتمان زۆر کەمە کاک ڕێبین لە ساڵی 2023 بە دواوە کورد باز لەوە دەکات لە عێراقدا کە استراتیژێتێکی تایبەت بە نەوتی هەیە بە کورتی پێم بڵێ هەڵسەنگاندن بۆ استراتیژێتە چییە؟ ئەمە استراتیژێتێکمان بۆ نەوت و گازنە لە هەرێمی کوردستانە بەداخەوە تەنها یاسایەکمان هەیە کە چوارچێوەی گشتی ئیدارەدانی کردی نەوت دیاری ئەکات بەداخەوە ئێمە سیاست و استراتیژێتێکمان بۆ کردی نەوت نییە ئەوش کە وەکو لێکەوتە لەم پرۆسەیە لە نەبوونی بەرنامە و استراتیژێت کەوتۆتەوە تێبینی ئەکەن کە کردی نەوت نەک نەیتوانی کە ژێرخانێکی ئابووری بۆ هەرێمی کوردستان دروست بکە و نەشی توانی ئەو بانگەشەیە با بڵێن تەطبیق بکە کە لەلایەن دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کوردستانەوە بۆ یەکرەکە لە ڕێگای نەوتەوە ئێمە لە خەریکی دروستکردنی پەیوەندی لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ناوچەکە ئەم دوو بانگەشە بەتاڵ بوون و یەکێک لەو مەترسیانش کە نەوت دروستی کرد کلێنی متمانەی کردە خەندەق لە نێوان خەڵکو دەسەڵاتی سیاسی کوردستانە بەستا بەهۆی سیاسەتی نەوتەوە خەڵکی هەرێمی کوردستان تەواو بێمتمانە بووە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕادەیە کە ڕفزی ئەم حکوومەتە ئەکاتەوە هانا بۆ بەغدا باتەوە بەغدایە کە تۆی ئەنفال و جینۆساید کردووە ئەزانی ئەمە خۆی لە خۆدا کارەساتێکی گەورەیە ئەبێت هەڵوەستەی لەسەر بکرێت تۆ بەمانایکی تر ئەوە بە من دەڵێ کێشەکان لە نێوان بەغدا و هەولێردا لەسەر دۆسەی نەوت هەر تەنها هەناردەکردنی نەوت نییە بەتەنیا بەڵکو شتی تریش هەیە زیاترم پێ بڵێ بەڵێ ئەزانێت چۆنە مەسلەی هەناردەکردنی نەوت تەنها پرۆسەیەکە لە پرۆسەکانی نەوتی ئێمە لە سەرەتای دوای 2023 کاتێک کە وەزارەتی سامانە سروشتەکان پێکات هەر بۆ زانیارتان بەر لە وەزارەتی سامانە سروشتەکان پێک بێت ئێمە لە هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی 7 گرێبەستی نەوتی لەلایەن هەردوو ئیدارە ئیمزا کرابوون 4 لە گرێبەستە نەوتیەکان ئەو تا ساڵی 2006 ئەڵێم 4 لە گرێبەستە نەوتیەکان لە ئیدارەی سلێمانی 3 لە گرێبەستە نەوتیەکان لە ئیدارەی هەولێر لەلایەن چەند کۆمپانیای لەگەڵ چەند کۆمپانیایەکی بچووک ئیمزا کرابوون کە بەشێک لەو مشکلانی ئێستا دروست ئەبن پەیوەندی بەو گرێبەستانەوە هەیە چونکە تۆ کۆمەڵک کۆمپانیای بچووکت هێنا ئەو کۆمپانیا بچووکانە ناتوانن وەڵامی هەر بارودۆخێکی نەخوازراو بدەنەوە ئەوەی کە ڕوو دەدا حاڵەتەکە چۆنە ڕاندێکی دیکە کەویستم لە پرسیارەکەمە باسی بکەم وەکو وەڵام با بڵێن ئەزانانی ئەوەی کە ئێستا ڕوەدا پەیوەندی هەیە بە جۆرگ لە زۆرەکان بە ململانەی و شەبڕچەی کۆمپانیا گەورەکانی نەوت بۆ دەست بەسەراگرتنی نەوت و گازی هەرێمی کوردستان یا ناوچە کوردستانیەکان هەڵەیەکی یەکجار گەورە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی لە ئیدارەدانی ساڵێکەکانی نەوتی هێنانە پێشەوەی کۆمەڵک کۆمپانیای گوماناوی و بچووک بوون ئەو کۆمپانیانە کۆمپانیای کەسایەتی حیزبیەکان بوون کۆمپانیای شخص بوون یا حیزب بوون بە دیاریکراوی بەڵام کۆمپانیای نێودەوڵەتی نەبوون یعنی بۆ نمونە با من نمونەیەکی وازحت بۆ بێنمەوە ئێستا یەکێک لەو مەترسیانی کە بە نسبەت کەرکووک ڕوەدات کە بە تەواوی مەترسیدارە و وەک پێویست هەڵوێستی نەکراوەتە سەری ئەگەر لە حاڵەتێکە حکوومەتی عێراق بێوێت بەڕێکەوتن گەیشت بێت لەگەڵ بەریتانیەکان بێ کۆمپانیای BP بێنێتە کەرکووک تا 100 ساڵی دیکەش کورد ناتوانێت بڕاتەوە کەرکووک ئەمە هیچ گومانێکی تێدانێت لەبەرەوەی هەمومان ئەزانین کۆمپانیای نێودەوڵەتیەکان لۆبیەکی گەورەیان پێکرێت و دەسەڵاتێکی گەورەیان هەیە لە بەڵام ئێمە لە دوای 2014ەوە چیمان بردووە بۆ کەرکووک ئێمە کۆمپانیایەکمان بردووە بۆ کەرکووک بە ناوی کارگروپ کە تا ئێستا بۆ خەڵکی کوردستان ڕوون نییە ئەم کۆمپانیای هیشەیە کۆمپانیایەکی بیانەیە خۆماڵی زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونە لە کامی ئەو ڕەوشەی لەگەڵ کووردا هاتوۆتە ئاراوە بارودۆخی عێراق سەختتر دەبێت لە ئێستاشدا یەکێ لە پرسیارەکان ئەوەیە ئایا ڕۆڵ و کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقدا چۆن دەبێت و چی بەسەردادێ لەم راپۆرتەدا شارەزار ڕای خۆیان دەدەن لەسەر ئەم پرسە و هەروەهاش پرسی ئەوەی ئایا ڕۆڵی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا چی دەبێت لە نێو ئەو پەرسەندانەی لە ئارادان عێراق وەک وڵاتێک لەوەتەی ڕوبەڕووی شەڕ و شۆڕ و ناجێگیری سیاسی بۆتەوە
کەوتۆتە بەر شاڵاوی بەرژەوەندی سیاسیەکانی وڵاتانی هەرێمی و وڵاتانی زلهێز. دوای نەمانی داعش کەشتی ئەو وڵاتە دەگا بەکوێ. ئەجەندای کێزاڵە بێ بەسەر ئەجێندای ئەوانی دیدا. ئێران لە ڕووی دارایی و مەشق و جڵەوگیری بارودۆخەکەی عێراق میلیشیایەکی فراوانی سربەخۆی دروست کردووە. دۆخی ڕوبەڕووبوونەوەی داعش وای لە ئەمریکا کردووە کە چاوپۆشی لە هەژمونی ئێران بکات. بەڵام هەژمونی ئێران لە عێراقدا مێژووکی دووری هەیە. ئەو دەمەی ئەمریکا عێراقی جێهێشت، خەونی ئێرانیەکان هاتە دی. هوتافەکانی شیعەکانی ئێران و عێراق لە ڕووی ئاینیەوە وەک یەکەن. ئایا هوتافە سیاسیەکانیش دەبنەیەک؟ لە کاتێکدا ئێران و عێراق سنوورێکی بەرفراوانیان هەیە و تاکە مەرجەعی شیعەکانیش لە عێراقا. یەک لەو وڵاتانەی بەردەوام لە ترسی هەژمونی ئێراندایە ئیسرائیلە. ئایا ئیسرائیل لە واشنگتن دەتوانن جڵەوی دەسوەردان و بەهێزی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست ڕاگرن؟ کاتێک هەڕەشە دەکەن و دەمان ترسێنن دەیانەوێت ناومان برن، ئێران دەڵێت ئەو قسانە تەنها هۆتافکێشانە و نابنەکردار. بەڵام لای جوولەکە واتای خۆی هەیە. کاتی ئێران هەڕەشە دەکات بە تێکدان و نەمانی ئیسرائیل، ئەم هەڵوێستە زۆر بەجددی وەردەگیرێت. سەرکردەکانی ئیسرائیل و جوولەکە لە جیهاندا وەها لە بەرفراوانی ئێران لە ناوچەکە دەڕوانن. سەردانە یەک لە دوای یەکەکانی سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی بوو هەریەک لە سعودیە و وڵاتانی تری عەرەبی لەلایەن شارەزایانەوە تاڕادێ خوێندنەوەی ئەوەی بوو ئەکرێت کە ئەمریکا بیەوێت عێراق بخاتەوە باوەشی ناسیۆنالیستی عەرەبی وەک تێکەڵاوبوونی زیاتری لەگەڵ شیعی ئێران. ئەمریکا هانی وڵاتانە دەدات لە نێوانیشاندا سعودیە بۆ ئەوەی پەیوەندیشی نزیک دروستکەن لەگەڵ بەغدادا. ئەمەش نزیک بوونەوە و گەشە پێدانی پەیوەندیەکانی بەغدا دەبێت لەگەڵ هاوسەکانیدا. ئەم وڵاتانە دەتوانن ڕۆڵێکی باش بگێڕن لە ئاوادانکردنەوەی عێراقدا، بە تایبەتی زۆر شار بەهۆی شەڕی داعشەوەدا ڕووخاوە. ئەمریکا دەیەوێت عێراق پەیوەندیشی یەکسانی لەگەڵ هاوسەکانیدا هەبێت بۆ ئەوەی پێگەی ئێران لە عێراقدا لاواز بن. سونەی عێراق لە دوای 2023ەوە خۆ بە پەراوێزی دەسەڵاتدا دەنێن. ئێستا شارەکانیشان لەژێر دەسەڵاتی حکوومەتێکی زۆری نەشیعەدایە. ئەگەر شیعەکان زیرەک و لێزان بن لەوە دەگەن کە پێویستە دەسەڵات لەگەڵ ئەوانی تردا کە غەیرە شیعەن هاوبەشی پێ بکەن، دەبێ ئەوان بزانن لە ڕووباری سوننەکاندا مەلە دەکەن. هاوکێشەکە کوردیشی بۆ زیاد بووە. کوردیش وەکو سوننەکان لە بەردەم هەڕەشەی پەراوێز خستندان. ئایا چارەنووسی عێراق بەرەو کوێ؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. تەوی دەرکەتنا هەند ji کاربدەستê posta parêzgeha Kerkûkê hîna jî beşek ji Kurdan çavdêriya wê postê dikin û dibêjin hikûmeta Iraqî wê ne bi hesanî postê bide Kurdan. تا 20 ڕۆژ لەمەوبەر کورد دەسەڵاتی یەکەم بوو لە کەرکووک. ئاڵای کوردستان لەسەر بینایی پارێزگا دەشەکایەوە. بەڵام لە دوای 15 مانگی ڕابردوو گەڕانەوەی هێزە عێراقیەکان بۆ شارەکە لە ئێستادا هاوکێشەکە بەلای بەرژەوەندی پێکاتەکانی تردا گۆڕاوە و ئاڵای کوردستانیش لەسەر بینایی پارێزگا داگیراوە. بەهۆی یەکدڵنەبوونی هێزە کوردیەکانیش مەترسی لە دەستدانی پۆستی پارێزگاری کەرکووکیش لە ئارادایە. نوێنەرانی کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە پارتە سیاسیە جیاوازەکان تاوەکو ئێستا بەتایبەت هەردوو فراکسیۆنی پارتی و یەگورتو و ئەوانەی کە لە پێکاتەکانی ترێ لە ناو لیستی برایەتە هێشتا کە بڕیاری چوونە ژوورەوەی دانیشتەکەیان نەداوە بۆی نیسابتەواو بێت. ئەگەر بەم شێوازە بڕات حکوومەتی عێراقی ناچار ئەبێت بیل لە بەدیلی تر بکاتەوە گە هەر کۆبوونەوە یەک نەکرێت، ڕەنگە یەکێک لە بەدیلەکانیش حەلکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێت. یەکێتی نیشتیمانی کە چاوی لە پۆستی پارێزگاری کەرکووکە و خاوەنی 6 کورسی پارێزگایە بۆ بەدەستێنانی ئەو پۆستە پێویستی بە پشتیوانیکردنی هێزە کوردیەکانی تر هەیە کە لە ئێستادا هێزەکانی تر نێوانیان لەگەڵ عێراق خراپە و ئەندامەکانیان کەرکووکیان جێهێشتووە و ئامادەنین لەم دۆخەدا بۆ هەڵبژاردننی پارێزگاری نوێ کۆببنەوە. بە ئەجندایەکی سیاسی تایفی گەڕاوەتەوە ئەم ناوچانە و هەوڵەدەن دەسڵاتی خۆیان لەو ناوچانە بسەپێنن و تا پێیان بکرێ هەوڵەدەن زۆربەی دام و دەستگاکان بە تایبەتی بەرپرسانی ئاسایش و ئیداری بگۆڕن بۆ ئەو خەڵکانەی کە ئەگەر کوردیش بن دۆستی خۆیان بن. کوتلەی تورکمانی و عەرەبیش داخوازی تایبەت بە خۆیان هەیە
کە تورکمان داوای پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دەکات و عەرەبیش کە ئێستا پۆستی پارێزگاری بە وەکالەت لایە دەیەوێت ئەم دۆخە تا هەڵبژاردننی داهاتوو بەردەوام بێت بۆ ئەوەی سوود لەم پۆستە بۆ بەدەستێنانی دەنگی زیاتر وەربگرن. ئەجا کێ ڕئیس ئەبێ کێ محافظ ئەبێ ئەوە مشکلەی سیاسی ئەمیان سیاسیەکان ئەوەیش حەل لەبێ ئەمما ملات با بگەڕێتەوە بۆ حیاتی خۆی. گەرچی لە ئێستادا حکوومەتی ناوەندی کەرکووکی کۆنتترۆل کردووە بەڵام پێ ناچێت کێشمەکێشی نێوان هەرێم و بەغدا لەسەر خاوەنددارەتیکردنی ئەو شارە هەروە بە ئاسانی کۆتایی بێت بۆیە پێدەچێت لەمەودووە گەڕێکی تری ململانیەکانیان دەست پێ بکاتەوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. لوقمان ئەمڕۆ ئایفۆنی دەدەریاشێتە بازار ئەفکارامە سەماژی یەک کەس باوەڕ دکەم خستی و ئیرۆ بگێ دەستێنێت لێبنەرن لێ کاچەوەی تا بەیەگەیشتنەوەی داهاتوومان کورتکردنەکشنێکی نوێ هەر شاد بێت دەمێنن بخێر.